دیمەنەکانی ئاویزەی بچووکە لە سنووری گوندی گۆبتەپەی ناحیەی ئاغجەلەر بەهۆی ئەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بڕی بارانبارین وەک پێویست نەبووە، لا ئێستادا ئاستی ئاوەکە بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. بە جۆرێک لە هەندێک شوێنی زەیەکەدا ئاستی ئاوەکە بە ڕێژەی زیاتر لە 50% دابەزیوە. هەر ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لە سەرکەرتی کشتتوکاڵ و ئاودێری لە سنوورەکەدا دروست کردووە و بەهۆیەوە جووتیاران زەرمەند بوون. بەڵێم ئاوە کەمی کردووە و زۆریش کەمی کردووە، بەیانی بە باراورد ئەگەر بڵێ ئێمە بیرمان دێ ساڵان کە لە مانجی حەوت حکوومەتی عێراقی پێویستی بە ئاو بوو بۆ خوارەوەکە بەرانەدایەوە، یعنی بیکەیتە 4 بەش ئێستا 1 بەشی ماوە، یعنی 3 بەشی گیراوەتەوە، یعنی 3 بەشی نەماوە ئەم ئاوە. ئێستا بەڵێ خەڵکێکی زۆرمان هەیە کە تۆزێ دوورن لە ئاوەکەەوە، دووریەکەش چەند بڵێن بە 500 مترێک یان بە 300 مترێک بە 200 مترێک بیرەکانیان وشیان کردووە، هەیە هەتاوەکو 8 گونج ڕۆیشتووە 9 گونج ڕۆیشتووە، یعنی کاتی خۆی 2 گونج بوو ئێستا بۆتە 6 گونج و 7 گونج و 8 گونج ئاویتیانە ماوە، ئاوەکەی تەحمولی ناکە. بەتاشید منێشێکم هەر لەوانەیە کە خۆم بیرەکەم وشی کردووە، تقریبا ڕەنگە 6 بۆ 8 متر لە زێوە دوور بم. پرۆژەی حوزی ماسیم هەیە، غەرتاسەکانم دوێنێ دەرکرد کردمە زێوە لەبەرەوەی بیرەکەم ئایتیانە مابوو. بەتاشید خەڵک زۆر زەرەری لەکەوتوو. کاریگەری هەیە لە سەرکەرتی کشتتوکاڵ و ئاودێری بەتاشید زۆریش پێشە ئاو زۆر بوو، بەڕاستی کەرتی کشتتوکاڵ بە قووەتر بوو، خەڵک زیاتر کار و کاسبیەکرد، بەڵام ئەم ساڵ بەهۆی بێئاویەوە مەسەلەی کوردی هەڵێ ئاوەدانی کە ئاوەکە کەمی کردو، بەڵێ تاسیری لە هەموو فەلاحی کردو. سەبارەت بە هاوکاریکردنی جووتیاران و قەرەبووکردنەوەیان، بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵ دەڵێت ماوەی 2 ساڵە بە نووسراوی فەرمی داوایان لە وەزارەتی کشتتوکاڵ کردووە بۆ ئەوەی جووتیارانی سنوورەکە قەرەبوو بکرێنەوە، بەڵام بە بیانووی جۆرا و جۆرەوە تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. ئێمە راپۆرتی خۆمان داوە و تهدیدی زەرزیانەکانمان کردووە و داواکاری جووتیارانمان گەیاندووە بە لایەنی پەیوەندیدار چاوەڕوانین وەزارەتی کشتتوکاڵ لە ڕێگەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە بەرنامەڕێژی بکرێت بۆ ئەوەی جووتیارانمان قەرەبوو بکرێنەوە، ئەو بارە قورسی کەوتووە سەرشانیان، ئەو زەرزیانی کە کەوتووە سەرشانیان سوک بکرێت بۆ ساڵی ئایندە هیچ نەبێ بەدابینکردنی بنەتۆی باش بە لە کود لە قڕکەر جووتیاران قەرەبوو بکرێنەوە بۆی بتوانین پەرە بە بواری کشتتوکاڵی بدەن، بە تایبەت کە ئێستا قەیرانێکی خۆراکی جیهانی گرتوتەوە. جگە لەوەی کەمی ڕێژەی بارانبارین کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونەوەی ئاویزەی بچووک دروست کردووە، بوونی ژمارەیەکی زۆر لە کارگەی چەولم و غەسالە لە نزیک زەی ناوبراو کاریگەریان لەسەر دابەزینی ئاستی ئاویزەیەکە دروست کردووە و هەموو ئەمانش کاریگەریان لە سەرکەرتی کشتتوکاڵ و ئاودێری لە سنوورەکەدا دروست کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.